کۆماری ئیسلامی ئێران بڕیاریدا هەر سێ مەرزی تەوێڵە و پشتە و کێلێ بکاتە نێودەوڵەتی و ئاڵوگۆڕی بازرگانی و هاتوچۆی گەشتیاری تێدا ئەنجام بدرێت کە هەردوو مەرزی تەوێڵە و پشتە دەکەونە سنووری پارێزگای ئەڵەبجە و مەرزی کێلێ دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانیەوە. پێشترە و مەرزانە نیمچە فەرمی بوون و تەنها بەشێک لە شمەک و کاڵای دیاریکرا و لە وڵاتی ئێرانەوە ئاوردە دەکرا. بڕیارە ئەو نووسراوە لە هەماهەنگی بکەن لەگەڵ وەزارەتی خارجی عێراق بۆ گەیشتنی نووسراوەکە بەوانەوە لە ڕێگەی هەیئەی مەنافیزی حدودی عێراقی ئێمە ئاڕاستەی ئەوانمان کرد بە شێوەیەکی نافەرمی، چونکە هێشتا وەکو بە شێوەی فەرمیش بەدەستی ئێمە نەگەیشتووە. فەرمانەکە تەنها وێنەیەک لە فەرمانەکەیان بۆ ئێمە ناردووە کە ئەو سێ مەرزە لە ئایندا پێویستە بێتە مەرزێکی گەشتیاریش و مەرزێکی بازرگانیش. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی ئەڵەبجاکردنەوەی ئەو سێ مەرزە و بە نێودەوڵەتیکردنیان بە گرنگ ناودەبات و دەڵێت هەوڵ دەدەن بازاڕچە دروست بکەن و جموجوڵی بازرگانی و ئاڵوگۆڕی شمەک و کاڵا لە نێوان ئێران و وەریمی کوردستان زیاتر دەبێت. ئێمە بەرنامەیەکمان هەیە بۆی کە بتوانین بازاڕچە دروستکەین، هەم لە سنووری ئێراندا هەم لە سنووری پارێزگای هەڵەبجەدا. بەم بازاڕچانەش کە دروستە بێت لە حدودی 1 کیلۆمەتر تا 5 کیلۆمەترەوە جموجوڵێکی خێرای بازرگانی دروستە بێ. ئەم جموجوڵانە ئەم کردنەوەی ئەم مەرزانە خۆی بۆ خۆی یەکێکە لە مؤهلات و مقەوماتی شار، یعنی بەهۆیەوە شار گەشەکە، بەهۆیەوە وادێکە مشەجیع بێ بۆ ئەوی وەبەرهێنەرەکان و سەرمایەدارەکان بێن لە سنووری ئەو پارێزگایەدا کە لە سنوورە و بەڵێن بەوابە و دەواازەی هەیە بۆ وڵاتان و دەوڵەتانی دەرابسێ بێت لەوێ پرۆژە بکە، یان تمۆحێک دروستەکە بۆیان. بڕیار وایە لە ماوەیەکی نزیکدا شاندێکی کۆماری ئیسلامی ئێران بڕیاری کردنەوە یەر سێ مەرزەکە و بە نێودەوڵەتیکردنیان بگەێنن بە دەستەی مەرزە سنووریەکانی عێراق و هەمانگی تاو بکرێت بۆ ئەوەی لە نزیکترین کاتدا بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بڕیاری بە نێودەوڵەتیکردنی هەر سێ مەرزەکەش کاراسانی زۆر باشی بۆ هاوڵاتیان و گەشتیاران دەبێت و لەگەڵ ئەوەشدا جموجوڵی بازرگانی و کردی ئابووری ناوچەکە پێش دەخات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.